ئێمە لە فانتەڵوسی خواروین لێرە جەژنە لە فانتەڵوسی سەروش ڕەمەزانە. سڵاو من ئێستا لە گەڕێکی کوردستانم لە شاری کەرگووک لەم شوێنێ من ڕاوەستام کەوتومە نێوان دوو کۆڵانەوە لە کۆڵانی ئەم بەرەوە جەژنە لە کۆڵانی دەستی چەپنیش ڕەمەزانە ئەمانەوە کە دەیبین بەشێکیان بە ڕۆژوون کە کەوتێتە دەستی چەپم ئەوانەی وا کەوتنە دەستی ڕاستم جەژنە و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن ئێستا منەوێ بچمەلایەن زان جەژنە پیرۆزاکەن یاخود قسەی چیان هەیە دەربارەی ڕەمەزان و دەربارەی ئەوەی وا جەژنی ئەم ساڵگە بۆ شێوەیە بووە. ئەم کاتتان باش بەڵێ لای ئێمە جێژنە و جێژنە پیرۆزە لە تۆشەکەین بەخێر بێ سەر چاوم لای ئێمە جێژنە وەکو ئەم بەرەوە وەکو بەری بەری شۆ ناکردوتە جێژن ڕەمەزانە ئەوە ئاساییش هەردووینەکە ئاساییە. کاکە گەلێ بەخێر بن سەر چاوم ئێمە لە فانتەڵوسی خواروین لێرە جەژنە لە فانتەڵوسی سەروش ڕەمەزانە گەلە بەخێر بن جەژنە پیرۆزە لە سەر جە موسڵمانانی جیانەکەم گەلە بەخێر بن. بەخێر بێن بەخێرات ناکەی کەناڵەکە دەکەین. جەنابەت ئێستا لە تۆ لە کام بەری فانتەڵوس؟ من لە فانتەڵوسی دەسە ڕاستم ئێمە جەژنمان کردووە و جەژنی تۆش پیرۆز بێ لە هەموو کوردێک پیرۆز بێ لە هەموو موسڵمانێک پیرۆز بێ بەخێر بێن یاخوا قوربانیا خۆ بەخێر بێن جەژتان پیرۆز بێ ئێمە لە فانتەڵۆسی دەسە ڕاستین ئەمڕۆ لا ئێمە جەژنە جەژنی هەموو موسڵمانان پیرۆز بێ. ئێستا ئەوە لەم بەرەوە ڕاوەستاون و لای ئێوە لە بەرەوە ڕاوەستاون لای ئێوە جەژنە دیمەنی ئەم بەرەوەش ڕەمەزانە ئێساسنە لایەن جەژنە پیرۆزیان لێکەن یان چیەکەن؟ دا ئەمڕۆ چکولەتەکانیان بۆ نادەنێ بۆی هەڵیگرنەوە بە بەیانی قبولی کارەتان ئینشاءڵڵا جەژنتان پیرۆز بەس بە هەبتان ئەم کاتت باش لای جەنابەت ئێستا ئەمڕۆکە ڕەمەزانیان جەژنە لای من ڕەمەزانە بەڵێ ڕەمەزانە برا کەوتێتە چ دەستێکی فانتەڵۆس ئێمە دەسە ڕاستی فانتەڵۆس دەسە چەپی فانتەڵۆسین ئێمە دەسە ڕاستشمان جەژنە بەڵێ هۆکار چی بوو ئەوە نەتان کرد؟ وەڵی هۆکار زۆر لە نێوانتانە دەنا بەس شەقامێک لە بینتانە ئێمە مەسلەی قەنەعەتە مەسلەی قەنەعەتە هەیە قەنەعەتی بەوە بۆ ئەمڕۆ بیکاتە جەژنە هەیە قەنەعەتی وایە ئەمڕۆ تەواوکەری مانگی ڕەمەزان بێت 30 ڕۆژەکە تەواو بێ لەبەرەوە نەمان کردو بەڵێ شتەکە بۆ جەماعەتی فانتەڵۆزی خوارو وەڵای پیرۆزبایان لێکەین ئێمە جیرانین پیرۆژیان بجەژنیان پیرۆز بێ.